زۆر جار لە تەمەنێکی کە کامڵ بووی من لێەوە دەست پێ بکەم کاتێک کارێکی دروست ئەنجامەدەی لە کوردەواری خۆمانە هەزار ڕەحمەت ئەنێرن بۆ شیری دەڵێن ڕەحمەت لە شیرت لەبەرەوەی ڕەحمەت لە پەروەردە لەبەری لە منداڵیەوە تۆ پەروەردەیەکی دروست کراوی ئەم پەروەردە دروستە مەبەست لێی چییە؟ یعنی ئێمە کاتێک کە باسی خۆناغەکانی پەروەردەکەین لە منداڵیەوە پەروەردەی تەندروست کەی دەست پێ دەکات بەڵام ئێمە زیاتر فۆکس دەکەینەوە سەر تەمەنێک چینە کە پێی دەوترێت چینی ڕواڵ یان هەرزەکار دیارە بێگومان ئەم چینە گرنگە بە شێوازێکی تەندروست مامەلایان لەگەڵا بکرێ پەروەردەیەکی تەندروست بکرێن لەکوێدا دەست پێ دەکات ئەو پەروەردەیە ڕۆڵی دایک و باوک چییە ڕۆڵی پەروەردە چییە ڕۆڵی چواردەور چییە لەوەی کە پەروەردەیەکی تەندروست بکات ئەمانە کۆمەڵک پرسیار ئاراسی میانەکەمان دەکەین ئەمڕۆ بە تایبەت تریش ئەو تەمەنی قۆناغی خوێندنیشە بێگومان منداڵ لە دوای تەمەنی 6 ساڵەوە کاتێک دەچێتە قۆناغەکانی خوێندن پێویست دەکات ئەو پەروەردەیە لەگەڵیدا بەردەوام بێت تا قۆناغەکانی خوێندنیش تەواو بکات لەم تەمەنە گرنگەدا دەبێت جەخت لە چی بکەینەوە واتە لە تەمەنی ڕواڵدا خات و واران ئەحمەد کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی پەروەردەین ئەمڕۆ لە سۆی ڕۆژێکی وەڵامی پرسیارەکانمانەداتەوە خات و واران بەخێر بێ ڕۆژێکی بانی ئێوەش باش سلااو لە بینەرانی ئازیز هیوادام کە هەموو لایکیش تەندروست باش و دڵخۆش بن پێش بەرنامەکە وتم مەبەستمان لە پەروەردەی تەندروست چییە؟ هەموو شتێکە هەموو شتێک چۆن هەموو شتێکەگرێتەوە کاک ئاری من یەک ڕوونکردنەوە بدەم بەلەوەی بڕۆینە بابەتەکە لەم سەردەمە ئێستادا ئێمە زۆر پێویستەکە پەروەردەیەکی زانیاریانەمان هەبێ ینی بە ئاگاهی بێت ئێستا ئەو ڕەوشتەی کە چەندین ساڵ پێش ئێستا کراوە بۆ پەروەردەی مناڵەکان ئێمە ئێستا ناتوانێت جواب باتەوە لەوانەیە چەند ساڵ پێش ئێستا بە حکومکردن لە ناو ماڵەوە سەندایک و با قسەیان کردایە مناڵ نەیوتایەنا بە ئەنجامیەدا بەڵام چۆن ئەم سەردەمی تەکنۆلۆژیایە مناڵانی ئێمە زۆر چاوگوێ کراون ڕێوڕەشتەکان زۆر گۆڕاوە و تا ڕادێک ئەتوانین بڵین لەبەرەوەی کە لایەنی خراپی تەکنۆلۆژیا زۆر زاڵ بووە بەسەر ژیانی تاک و کۆمەڵ شیرازەی خێزان تا ڕادێکی زۆر پچراوە ئێستا کە وای لێ هاتووە ناتوانانی وەکو جاران بە هەمان شێوە کە پێشتر ئێمە پەروەردەکراوین مناڵی خۆمان پەروەردەکەین تا جیاوازی هەیە بە دڵنیاییەوە زۆر جیاوازیەیە لە ڕووی پەروەردەیەوە جیاوازی هەیە کاگاری مناڵ ئێستا لە دایکە بێ لە ژووری ئەمەلیاتە باوشی دایکی نەبینیوە گەرمی دایکی هەست پێ نەکردووە لەبان سەری یەکدانە مۆبایل خەریکە تەسویریەکات جیاوازی تا ئەو ڕادەیە یعنی لەو لەحزەکە مناڵ یەتە دایک لە دایکە بێت ئامێرێکی ئلکترۆنیکی یەتە ژیانیەوە ئەم مناڵە زۆر جیاوازە لەگەڵ تەمەنی ئێمە کە 7-8 مناڵ لە یەک ژوورە ژیان جوانترین پەروەردەیان هەبوو لە ناو خێزان ڕۆڵ هەبوو سنوور هەبوو اینجا قسەکردن هەبوو لە بینی دایک و باوک و خێزانەکان کتێب خوێندنەوە هەبوو جەریدە هەبوو گوێگرتن لە ڕادیۆ هەبوو هەموو ئەم بابەتانە هەبووە ئێستا زۆر کاڵ بووەتەوە تەنها خوێندنێکە لە ناو مناڵ ئەیبینی ئەو وانانەیەکە لە مەکتەب هەیە ئەوش بە ناچاریە خوێنن باشە خاتواران بەر لەوەی کە مناڵ بچێت بۆ باخچە بۆ خوێندنگەکان بگومان ئەرکی پەروەردەکردنەکەی بە تەنها لەسەر خێزان و دایک و باوکە ئەمە پرسیارێ بکەم هەتا تەمەنی چەند ساڵی بۆ نمونە مناڵ ئەتوانیت تۆ پەروەردەیەکی تەندروستی ئەم مناڵە بکەی بۆی لە دوجارە مناڵێک یاخود نەوەیەکی لێ پەروەردە بێت کە کۆمەڵگاش سوودی لێوەرگن خب یەکەم کۆمەلگا کە مناڵ لە ناوی پەروەردەکرێ خێزانە خێزانیش بنەمای هەر کۆمەلگەیەکی تر ئەژمارەکرێت ئێستا من ئەگەر لە ماڵەکەی خۆم هەل لە ڕۆژی یەکەمی لە دایکبوونیەوە حتا لەو کاتێک کە مناڵ لەسکی دایکێتی شێوازی پەروەردەکردن زۆر کاریگەری هەیە لەسەری بۆ نمونە مناڵێکە لەسکی دایکێتی ئێستا زۆر ئاماژە بەوادرێت کە ئەو دایکانی کە دووگیانن کتێب خوێندنەوە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو مناڵە لە دایکە بێت چۆن گوێگرتن لە موسیقای هادەئی کاتەوە کتێب خوێندنەوەش بە هەمان شێواتوانێت لە داهاتوو کە لە دایکە بێ بە عادەتێک لە ژیانی و هەندێرێ بۆ کتێب خوێندنی مناڵەکە خۆی بە شێوەی گشتی ئەگەر بمانەوەی قسێکی لەسەر بکەین چونکە یەکەم جار مناڵ لە ناو خیزان چاوەکاتەوە قۆناغی پەروەردەکردنی بە چەند بەشدا بەشەکرێت یەکەم قۆناغی شیر خواردنی مناڵە 2 ساڵی یەکەمی ئەگرێتەوە ئاماژەشی پێدراوەکە حتا لە قورئانی پیرۆز شیری مناڵ نابێ زیاتر لە 2 ساڵ و کەمتر لە 2 ساڵ پێ بدرێت هەم لەباری زانستی و هەم لەباری دەرونی کاریگەری هەیە بە چۆن هەمیشە من
کێشەم هەیە لەگەڵ تایمی بەرنامەکان ناتوانم بەچڕی لەسەر بابەتەکان بدوم بابەتی دەروناسیش خۆتان نەزانن بابەتێکی قورسە بە ساعات و 2 ساعات ناتوانێت قسەکەی لەسەری هەروە ئاماژەیەکی پێین لەم تەمەنە ئێمە زۆربەی دایک و باوکانمان هەیە کە مناڵی سەرەتاییان هەیە مەمەی وشکیان پێ ئەڕەن لە ژۆر کورسیەکە لە مەکتەب مەمەکەیان ئەخۆن وایە یان مناڵ هەیە کە یەتەوە بۆ ماڵ هێشتا ئەو عادەتە مناڵی کە شیری خواردووە لەگەڵ دایکی خۆی هەیەی یان ئەڵێ مناڵەکەی من شیرە خوا بەس نەگ بە پەرداخ بە مەمەئی خوا ئەمانە هەمووی کاریگەری هەیە دوای ئەم 2 ساڵە مناڵ لە دایبیە گیرێتەوە ئیتر مەرحەلەی لە دابیگرتنیش ئەوەی کە مناڵەکەی تو ئایا شەرمنە شەرمەند نییە تەحملی هەیە نیەتی عەسەبیە یان نە هەمووی کاریگەری هەیە کە تۆ چۆن ئەم مەرحەلەیە تێ ئەپەڕێنی کە لەباری دەرونی و کەمترین زەرەری بۆ مناڵەکە و خۆی ستاندارێکی هەیە خاتوواران ینی ئەو پەروەردە تەندروستە ستاندارێکی هەیە بڵێ هەموو دایکێک هەموو باوکێک ئەبێ بەد لەسەر ئەم ستاندارە بڕوات بە دڵنیاییەوە لەسەر ئەم ستانداردانە لەسەر ئەم قۆناغانە زانستیانە ئەبێ بڕۆنە پێشەوە یعنی من ئەگەر زانیم لە هەر قۆناغی لە هەر تەمەنێ مناڵەکەم لەگەڵ گەشەکردنی جستەییەکەی چه گەشەکردنێکی دەرونیشی هەیە توانەکانی مناسی توانیم عیزەتی نەفسی دروستکەم توانیم متمانە بە خۆبوونی دروستکەم و بەهرە بم بە توانەکانی ئەتوانم بڵم کە بەڵێ من دایکێکم من باوکێکم کە پەروەردەیەکی تەندروستم بەڕێوە بردووە یەک بابەت هەیە لە قۆناغی مناڵیەوە پێوتری فاڵیک ستیج یعنی تەمەنی مدیریەتی ڕەگەزی کە مناڵ لە تەمەنی 4 بۆ 6 ساڵ ئێستا ئەم ڕقەمەکە داانرێت بۆ تەمەنی مناڵان وەکو ڕەمزێکە ئەتوانێت ساڵیان 2 ساڵ کەم و زیاد بکات ئیتر بەپێی توانای مناڵەکە بەپێ باری دەرونی مناڵەکە یان بەپێ ئەو خێزانەی کە مناڵ لە ناوی بووە بە حتا کاریگەری کەلتور لەسەر پەروەردەی مناڵەکان ئەمە سەر و خوارەکات لە تەمەنی فاڵیک ستیج من ئەگەر مناڵەکەم فێرکرده بێت کە بەرپرسە بەرامبەر بە جسمی خۆی چۆن لەو تەمەنە معموڵن مناڵەکان بە دوواداچوونێکەکەن لەسەر جسمی خۆیان کەسایەتی خۆیان ناسیوە وەکو کوڕیان وەکو کچ خۆیان پێ قوبوڵ کراوە بەڵام ئێستا سرنج ڕاکێشیەکیان هەیە جسمی من بۆ وایە جسمی هاوڕێکەم جیاوازی چیە لەگەڵ جسمی من پرسیاریان لا دروستە بێ من چۆن لە دایک بووم و هەندێک پرسیارتر لەم بابەتە دیارترین یاریش لەم تەمەنە یاریکە دکتۆرەکەن مناڵان ئەمە شتێکە زۆربەی خێزانەکان ئەیبینن بەڵام بەداخەوە چونکە کەمترین زانیاری هەیە لە ناو خێزانی ئێمە گەورەترین کێشە و مەشاکلی لێکە بێتەوە کاتێک ئەبینێ مناڵێکی خەریکێ و یاریەیە بە لێدان بێ بە تووڕەبوون بێ متمانە بەخۆبوون و عیزەتی نەفسی مناڵەکە ئەشکێنە یعنی ئەمە زۆر گرنگە مناڵ لەم تەمەنە ئەیکات ئاساییە هەڵسو کەوتە غەڵەتەکەی من نائاساییە من لەو تەمەنا بە هەر ئاراستە کرێ ئەم لەم تەمەنە ئاراستە ئەکرێت یعنی پرسیاریان لا دروستە بێت لەسەر بابەتی جیاواز ناڵێن کە هەستی جنسیان هەیە ئەم پرسیارە لەسەر ئەوەیە کە جسمی چۆن وایە یەک عادەتی غەڵەتی شەیە لە کۆمەڵگی ئێمە زۆر یاری بە جسمی مناڵەکەن بینیتانە خۆیتە تێگەن لە بابەتەکە چێڵن بە قوربان و بە ساقیە بن بە تایبەت لە ناو ڕەگەزی کوڕ ئەگەر مناڵەکە کوڕ بێ و شوێنە هەستیارەکانی لەشیان و چۆن مرۆڤ بە جۆرێک دروست کراوەکە بە دوای ئەوە ئەگەڕکە چێژی لێ ئەبینێت و ئەو مناڵە لاسایی یەکاتەوە هەموو ئەو هەڵسوکەوتانن لە من فێرە بێت گوێ ناگرێت من چی بکەم دووبارە یەکاتەوە شوێنێکی دۆزیوەتە لە لەشی چێژی لێ ئەبینێت ئەم چێژە ئەبێ بە هۆکاریەوە کە دووبارە ئەبێت و ئێمە زۆر لە ناو مناڵانی سەرەتایی بە حکمی ئەو سەمینارانەوە تێکەڵبوونمان زۆربەی مناڵانی سەرەتاییمان ئەو کێشەیان هەیە کە هێشتا لەگەڵ خۆیان خەریکی یاریکردنن لەگەڵ جسمیان کام بابێ حتمما دکتۆرێکی دەڕووناسیان پسپۆرێکی شارەزا بیان بینێم ئەگەر لەم تەمەنە مناڵەکەم فێر کرده بێت کە جسمی تۆ تایبەت بەخۆتە هیچ کەسێ جگەل لە دایکیان باوک و ئەو کەسی کە دایک و باوک ڕێگەی پێدراوە ڕێگەی پێات کە یارمەتیت با لە کاتی جلگۆڕین بێ لە کاتیشتنی بێت هیچ کەسێکی تر بۆی نییە بیبینێت ناوی بهێنێت هیچ کەسێ ناتوانێت مجبورت کە هیچ کەسی تر ببینی یان ناوی بهێنی و لە کاتی مەترسیدارە کاتێکە هەستێکی ناخۆشە هەیە و باوشکردنی تەندروستی فێرکەم باوشکردنی ناتەندروستی پێی بڵێم ئەم هەستەیە ئەو کاتێککە مەترسی هەیە لە شتێک یان هەستێکی ناخۆشی هەیە هاوار کات ئەو شوێنە بەجێ بهێڵێ لە تەمەنی هەرزەکاری نابێت بە قوربانی باڵغبوونی جنسی و دروستبوونی پەیوەندی ئاتفی لە بینی کوڕ و کچەکانمان چونکە من لێرە نەمتوانیوە پەیوەندێکی باشم لەگەڵ مناڵەکەم هەبێ کە گاتی تەمەنی هەرزەکاری ئەو کاتە کە مناڵەکەم پرسیاری لە من کردووە دایە من چۆن لە دایک بووم
ئەمە یەک شتی زۆر گرینگە کاڵم من چۆن لەدایک بووم ئێمە ئەگەر ئێستا بە مناڵێکی 4 ساڵان 5 ساڵان بڵێن کە تەیرەکان تویان بۆ هێناوین بۆ ئێمە هێناوات گاڵتەیان بە عەقڵمانیەت بۆی زۆربەی کاتەبێت دایک و باوک وەڵامی پرسیاری مناڵ بە پرسیار جواب باتەوە کە بزانێ ئەو چەندێک ئەزانێ نەک زیاتر لە ئەو بڵێ نە کەمتر ئەگەر کەمتر بڵێ دۆڕاوی لەبەرەوەی کە ئەزانێت تۆ لەگەڵی ڕاست ناکەی متمانەت پێ نابەخشێت پرسیاری لێ ناکاتەوە گەشتە تەمەنی هەرزەکاری ئیتر ئەو شتانی کە لای دروسە باش ئەم پرسیارە قورسانە بێ بەڕاستی جواب بدرێتەوە ئەبێ جواب بدرێتەوە کاک ئاری بەس چۆن جوابێتەوە کە پرسیاری لێ کردی پرسیاری لێ بۆ نمونە ئەڵێ چۆن لەدایک بووم تۆ بڵێ تەسەورەکەی چۆن لەدایک بوو بێتی تۆ چی ئەزانی لەم بارە دیدگای ئەو وەربگرێ بەڵێ دیدگای ئەو وەرگرە بزانێت تا چ ڕادێک ئەزانێت کە دڵنیام ئێستا زۆر بەپێی وەڵامەکەی ئەو تۆش بتوانێ وەڵام زۆر ڕاستە زۆربێ مناڵان بە حکمی ئەم ئامێرانە کە هەیەە ئەم ئایپاد و مۆبایل و ئەو شتانە و چۆن هیچ فیلترێک نییە حتا لەسەر ئەو یاریانەی کە دایە بزن ئەو ئەپە جیاوازانەی کە لەناو مۆبایلە و سپاس بۆ خوا زۆربەی دایک و باوکانی ئێمەی ئێستا وا ئەکەن کە لەبەرێک کە مناڵەکە تۆزێ دوورخەنەوە لە خۆیان جەنجاڵێکی مشکی زۆریان هەیە ئەم مۆبایلی ئەیەنە هیچ فیلتری لەسەر نییە بەرنامە هەیە من یاریم بینیوە لە مۆبایلی مناڵ مۆبایلی مناڵێکی تقریبان 2-3 ساڵ کە چەند خەتەرناکە خۆی بەپێی زانستی هیچ ئەشعەیەک حتا تەلەڤیزیۆن نابێت لە بەردەمی مناڵ دابنرێت تا 2 ساڵ ئەمە شتێکە تاقی کراوەتەوە بەس نەک هە لە وڵاتی من لە زۆربەی وڵاتان هەموو دنیاوای لێ هاتووە ئەم تێکەڵبوون و ئالوودەبوون بە ئامێرە ئەلکترۆنیکیەکان ڕوویاوە یاری هەیە لەناو ئەم ئەپانە نامۆبایلی مناڵان کە ژن و پیاوێک ئەزدەواجەکان ئەبێت بە شەو سێریکەن ینی هەموو شتێک ستێپ بە ستێپ بۆ مناڵ دانراوە بە چاڕوونی ئەیەنێ کە مناڵ وا دروستە بێ نە تێرەی هێنێ نە لە خەستەخانەی کڕی و نە هیچێکی تر ئێمە مناڵ بووین ئەیان تۆمان کڕیوە یان تێرەکان توانێنەوە باوەڕمانە کرد ڕاستە وانە خاتوواران ئەمە لەناو خێزانەکانە بێ بۆ شێوازە بۆ نمونە مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیە بکەی لە کاتێکای تر مناڵ ئەچێتە دەرەوەی خێزان ئەچێ بۆ نێو قوتابخانە و خوێندنگاکان بە تایبەتتر لە تەمەنی هەرزەکاری و ڕواڵیە خۆی لە خۆیان ئەو کاتانە پێویستی بە جۆرێکی جیاواز لە مامەڵەکردن هەیە ئێمە چۆن بتوانین بە تایبەتتر ئەمەوەکو ڕێنماییەک بێت بۆ نێو خوێندنگاکان بە تایبەت بۆ مامۆستا بەڕێزەکان چۆن بتوانن ئەو کاتانە لەگەڵ ڕواڵ و هەرزەکارەکانە مامەڵەیەکی تەندروست بکەن بۆی تاواوکەری ئەو مامەڵەیە بێت کە خێزانەکان لە ماڵەوە لەگەڵیان ئایکەن خۆی کارە ساتەکە ئەو کاتە ڕوایات کە من وا هەستەکەم مناڵەکەم تەواو تا 7 ساڵ هێناوەمە ئاوێنێکی لە تەمەنی گەورە ساڵی لە بەرچاومە هەر جۆرە پەروەردەم کردو گەورە ساڵی شەروایە هیچ گومانێکی تیانی ینی ئەو نەگرینگام 7 ساڵە لە 7 ساڵی دووەمەوە کە ئەم 7 ساڵە دەست پێکات تاکو تەمەنی 12 ساڵی بیدایەتی تەمەنی هەرزەکاری تەمەنی نووسوی پێوترێت یێتە مەکتەب لە مەکتەب هەمان ڕۆڵ کە دایک و باوک لە ماڵەوە هەیەتی لە بواری پەروەردە مامۆستاکان هەیەە پس ئەمە زۆر گرینگە مامۆستایەکە بەرپرسە لە وانە وتنەوە بەرپرسە لە دروستکردن و پەروەردەکردنی توانای کۆمەڵایەتی لە ناو مناڵان زانستەکەی بە ڕۆژ کات کاگاری ینی ئەمە گرینگە ئێستا مامۆستا ئازیزەکانی ئێمە 15 ساڵ 16 ساڵ وانە ئەڵێنەوە بە هەمان شێوەیە کە پێشتر وانەیان وتووە خەریکن مناڵەکەی من پەروەردەکەن ئین مناڵی من ئێستا هی 15 ساڵ پێش ئێستا نییە سەردەمێکی زۆر جیاواز ینی گرینگە ئەو زانستی کە هەیەە نوێی کەنەوە ئابدێتی کەنەوە ئەوەش لە ڕێگای چەند ڕێنمایی لەلایەن وەزارەتی پەروەردە یان هەر شوێنێکی تر بکرێ ینی ئەبێ بکرێ ئەم بابەتە بخوێنەوە لەسەر توانای مناڵەکانیان چونکە ئەرکی سەر شانی مامۆستا لە مەکتەب زۆر قورسرە لە دایک و باوک زیاترین پەیوەندی و بەرکەوتنی هەیە لەگەڵ مناڵ بە هەموو شێوێک ئەبێ مناڵ بگرنە ژێر نەزەری خۆیان ئەگەر مناڵێک زیا لە حەد ئەجوڵێت مناڵێک زۆر دائانیشێ مناڵێک زۆر شەرمنە مناڵێک زۆر قساکە هەموو ئەمانە هۆکاری هەیە بەداخەوێستا لە مەکتەبە سەرەتاییەکانی ئێمە هەندێک ناتەوانی لە خوێندن و لە نووسین هەیە خۆی ئیختلالێکی عەسەبیە دیسلێکسیا و دیسگرافیا زۆربەی مامۆستاکانی ئێمە بێ ئاگان لەوە بۆ نمونە مناڵێکە کێشەی خوێندنی هەیە ناتوانێت بە ئەسراحەت بخوێنێتەوە پۆلی 4 و 5 وانێک ناتوانێت بە ئاسایی بخوێنێتەوە بە دوواداچوونی بکەن ینی بزانن هۆکاری ئەم نەخوێندنە چییە توانای هەیە لە بابەتەکانی کە بەس لە خوێندن ناتەوانە اینجا لە قەبی مناڵێکی تەمەڵی ئەیەنێ
ئەم مناڵە لە مەکتب بە کەسێکی تەمەڵ ئەژمارەکرێت هەر لە تەمەنی سەرەتاییەوە عیزەتی نەفسی ینی خۆشویستنی لەگەڵ متمانە بەخۆبوونی خۆی ئەدۆڕێنێت کە بوو بە هەرزەکار کێشە و گرفتێکی زۆر زیاترتێ یەک مەجالم بنێ ئەمە تەمەنی سەرەتاییشمان تێپەڕاش یەینە سەر تەمەنی هەرزەکاری باشە کێشە و گرفتە سەرەکیەکە ئەمەیە من کە نەمتوانیوە لە تەمەنی سەرەتایی پەیوەندیەکی چاکم لەگەڵ مناڵەکەم هەبێت تواناکەم ناسی بێ هەر کەسێکم پەروەردە کردبێ عیزەتی نەفسی هەبێت متمانەی بەخۆی هەبێ بۆ ئەنجامدان و تەواوکردنی ئیشێک لە تەمەنی هەرزەکاری یەک دەریا یەک عالەمە یەک دنیا کێشە و گرفت و مەشاکیل لە بینی من و مناڵەکەم دروستە بێت لەبەرەوەی کە زمانی هەرزەکار هەمان زمانی مناڵیە بەم جیاوازیەوەکە لە هەرزەکاری ئێمە چەند جۆر باڵغبوون لە مناڵەکەمان ڕوئەیات بەڵام لە تەمەنی مناڵیەوە هەموو ناسیاویەتیەکان هەموو ئاشنابوونەکان لە ڕێگەی هەستەوە لە ڕێگای بینینەوە من یەک پرسیار ببوورە بەشتم بڕیت لە سەرەتایە زۆر جوان باست کرد لە قۆناغی منداڵی هەندە جارە یاری بە هەندێک شوێنی و حساسی منداڵەکرێکە کەسێک بۆ چێژوەرگرتن ئەماکە کامە هەڵەیەکە بەڕاستی نابێت دووبارەکرێت لە قۆناغی هەرزەکاری ڕەنگە هەرزەکار کۆمەڵە گۆڕانکاری فیسیۆلۆژی لە جستەیان ڕووە باشە ڕۆڵی دایک و باوک چیە لە تێگەیاندنیەوەی دایک و باوکی ئەمە ئێساوی کە گوێی لە منە من دڵنیام لە سەدا ئەگەر توێژینەوە بکرێ ناکرا بە مطلقی قسە بکەم بەڵام لە سەدا نەوەتی لە کۆمەلگای ئێمەدا وایە هیچ ڕوونکردن کەمترین ڕوونکردنەوەی هەیە لەسەر ئەو گۆڕانکاریە فیسیۆلۆژیانی کە بەسەر جەستەی تەمەنی ڕواڵی و هەرزەکاری مناڵەکانیاندا دێت ڕۆڵی دایک و باوک چیە لێرەیە کاگاری ئەگەر ئێستا پرسیارکی لە دایک و بەشێک لە پەروەردەی دڵنیایی و هەتاکو تەمەنی 18 ساڵ مەجالمان لە بەردەستە ڕاستە 7 ساڵی یەکەمی زۆر گرینگە و یەک شتی بچووک ئەگەر لە 7 ساڵی یەکەمەوە من مناڵەکەم وابار هێنابێت کە متمانی بە خۆی نەبێت هەتاکو تەمەنی 18 ساڵی ڕۆژێ 20 جار 30 جار پێ بڵێم تۆ ئەتوانی سەرکەوتووەبی لەوانەیە جوابێ بگرم تەسەوری ئەو کارە ساتە بکەن کە چەند گرینگە چۆن مناڵەکە و پەروەردەکەی ئەگە ئێستا پرسیار لە دایک و باوکە ئازیزەکانمان بکەین من دڵنیام هەموو کەسێ ئەیەوێ بە باشترین شێوە مناڵی خۆی بەخێو کات نەک پەروەردە چۆن ئەو شتێککە ئێمەیەکەین خەریکی بەخێوکردنین تەنها ڕووکەشی بابەتەکە ئابینین واتە سەورەکەین ئەمەی بۆ بکڕم مەکتەبەکەی وابێ مۆبایلەکەی وابێ گەورە وسیارەکەی وابێ یعنی پەروەردەی تەندروست لە سوورەتێکە خەریکین ڕێگەکە بە هەڵە ئەڕۆین بۆیە لە زمانی مناڵ تێناگەین بۆیە گەورابێت تووشی کێشە مەشاکی لەبێ ئێستاگەر پرسیارکە لە دایک و باوکەکان بڵێن چەند جۆر باڵغ بوونمان هەیە لە تەمەنی هەرزەکاری بەڕای ئێوە وڵامیان چییە بێت تەنها باڵغبوونێکی بینن جەستەیی و جنسیە وانە یعنی ئەو شتێکە زۆر دیارە لە تەمەنی هەرزەکاری ئەمەیە باش لەم باڵغبوونەشە هێشتا ڕۆڵی خۆیان بە باشی نابینن بۆ نمونە ئەگەر کوڕێ یان کچێک لە تەمەنێکی دیاری کراو لە ناو کچەکان تەمەنەکە لە 9 ساڵەوە دەست پێکرێ لە کوڕەکانیش تقریبا 12 بۆ 13 ساڵ باز هەم باڵغبوونی پێشوەختە ڕوویاوە جیالەوەی کە مەسائلی گۆڕانکاری لە هەوا خواردنە ناتەندروستەکان یا هەندێک بابەتی وێراست تەکنۆلۆژیاش بابەتێکی زۆر زەقە بۆ دروستکردنی ئەم باڵغبوونە پێشوەختە زۆر باش کچمان هەبوو لە مەکتب تەمەنی 7 ساڵی گەشتوتە باڵغبوون هێشتا بۆی باڵغبوونە جنسیەکەش کە دایک و باوک ئەڵێم هەرزەکاری یعنی ئەمە ڕۆڵی خۆیان نابینن یعنی ڕۆڵی دایک و باوک ئەوەیە کە پێش تەمەنی هەرزەکاری پێش ئەوەی کە بگات بە باڵغ بوون یعنی ئەو تەمەنە نووسووە کە لاتەنسی پێوەترێت لە تەمەنی 7 ساڵەوە بۆ تەمەنی پێش باڵغ بوون پێی بڵێ کچم کوڕم تۆ لە ئایندێکی نزیک تووشی ئەم باڵغبوونابی باڵغبوونە جستەییەکەی ینی بووی ڕوونکەنەوە متمانەی پێ بدات کە ئەتوانی لەگەڵ تۆ وەکو دایک و باوک قسەکە پرسیارەکانی لە تۆ باشکاتە چەندە خاتواران ئێمە ئەو دەرفەتە بڕخسین لەگەڵ مناڵەکانمانە بۆ شێوازە بۆ نمونە گفتوگۆ بکەین چونکە ڕەنگە زۆر کات مناڵ شرم کە هەنێ پرسیار هەیە لە دایک و باوکی بکە ڕەنگە زۆر کات فەنا بەرێتە دەرەوەی خێزانەکەی بە تایبەتر لە تەمەنی هەرزەکاریە ڕەنگە پێی شەرم بێت هەنێ بابەت هەیە لەگەڵ دایک و باوکەکە تاوتویکە کەواتە ئەمە چەندە گرنگە دایک و باوک خۆیان ئەم دەرفەتە بڕەخسێنن ئەم دەرگایە بکەنەوە بۆی مناڵەکانیان هەر بابەتێکی ویست هەر شتێکی ویست بۆ نمونە لە دایک و باوکەکە بپرسێنەوەکو بۆ نەبچێتە دەرەوەی خێزانەکە
ئەم جۆری پەیوەندی بینی مناڵ و دایک و باوک ئەگەڕێتەوە بۆ تەمەنی پێش ئێستای یعنی ئەگەر لە مناڵی ئەو متمانەیەم پێ یابێت کە منی وەکو هاوڕەیەکی ڕاستەقینەی خۆی ناسی بێت لە تەمەنی هەرزەکاری کێشێکی وای نییە و باس هەم ئەگەر زانیم کە مناڵەکەم ڕێگە نایات شەرمەکات من بەرپرسم قسەی لەگەڵا بکەم ینی ئەمە زۆر گرنگە کاگاری ئەگەر نازانن لەسەر بابەتەکە لەسەری بخوێننەوە خۆ ئەو نە سەرچاوی زانستی هەیە ڕۆژانە هەر هیچ نەبێت دەدەقە چارەکی دانیشن لە ناو مۆبایلەکان تاسیریکەن خوێندنەوە ئاسانکاری بۆ خۆتانکەن پرسیاری لێ بکەن قسەی لەگەڵا بکەن کە بتوانن ئەم ستێپانە تێپەڕێنن ئەمە یەک باڵغ بوون لەم باڵغ بوونە مناڵ فێر نەکراوە سێکەن ئەوەی کە پێتان پێم وتن لە تەمەنی 4 بۆ 6 ساڵ کە بێ مدیریەتی ڕێگەزی فێر بێ پاراستنی جەستەی مەسئول بێ لە بەرامبەری جەستەی و خۆی بپارێزێ لە دەستێژیە سێکسیەکان لەسەر مناڵان کە زۆربەی مناڵانی ئێمە زۆر ڕوئەیە لە کۆمەڵگە بەس لەبەرەوەی کە نابێ ببێ بە دیاردا و ڕێگە پێدراونیە نە لە سۆشیال میدیا نە لە میدیا کە بە ئاشکرا باس بکرێت لا زۆربەی مەکتەبەکان زۆربەی خێزانەکان لەم کێشەیە قساکن لە سەبارەت بەم کێشەیە من لەوەی فێرم کردووە لە تەمەنی هەرزەکاری گەشتە باڵغبوونی جنسی یان جسمی ئیتر ئەو مەترسیە زۆر بەرەڕووی نایە ئەگەر کچێک یان کوڕێک داوای پەیوەندی لێ کرد بۆ ئەوەی کە بتوانێت ئیتر ئەمە هەستێکە ناتوانانی بڵێ نابێ ببێت یعنی دژایەتی لەگەڵ سروشتە ئەگەر ببێ بڵێ ئەم میلەکە لە دەرونی مناڵەکەی من دروستە بێ لەسەر جسمی لەسەر جنسی نابێ بمێنێ ئەمە شتێکی زۆر غەڵەتە من ئەبێ کنترۆڵیکەم بە چیش کنترۆڵەکرێ چون تەمەنی هەرزەکاری تەمەنی پڕوزەیە تەمەنی ونبوونە کەسایەتی خۆی لێونە بێ بە تەواوەتی چون چەند باڵغبوونی جیاواز ڕوئەیات ئەبێ هەوڵ بدەم لە ڕێگای بۆ نمونە هونەر و وەرزش زۆر یارمەتی دەریانە بۆ پاراستنیان لە کارەساتەکانی تەمەنی هەرزەکاری بۆ لە یەک تێگەشتنیان خۆی ئەم تەمەنە چەند جۆر باڵغبوونی تایە باڵغبوونمان هەیە جسمی و جەنسی ئەوەی کە دایک و باوکانی ناسن باڵغبوونمان هەیە کە دەرونیە گۆڕانکاریان هەیە لە پەیوەندیەکان لە هەڵسوکۆتیان لە ئامانجەکانیان باڵغبوونمان هەیە کۆمەڵایەتیە یعنی سربەخۆیی ئابووری سربەخۆیی کەسایەتی و چەندین باڵغبوونی تر باڵغبوونی منطقی باڵغبوونی ئەقلانی هەموو ئەمانە دەست بە یەک ئەیات لەم تەمەنە دیاری کراوە ئەم جەنجاڵی مێشکە بۆ مناڵە هەرزەکارەکەی من دروستەکە بۆیە کاتێک کە من قساکەم چون نازانم ئەمانە ڕوئەیات بۆ ئەو چون نازانم چەند پڕوەزە و بێتاقەتە چون نازان بە دوای خۆی گەڕێ لە یەک تێناگەین ئەو تووڕە ئەبێ من تووڕە ئەبم ئەو دەنگ بەرزەکە من دەنگ بەرزەکەم هەنا ئەباتە دەرەوە ئەڕوا بۆ لای ڕەفیق لەوانەیە ڕەفیقی خراپێ فێری جگەرابێ فێری نێرگەلابێ فێری خواردنەبێ بە چون ئەمانە ڕێگە پێدراوە لە کۆمەڵگە اینجا من گلەی یەکەم ئەڵێ من بە باشترین شێوە مناڵەکەم پەروەردە کردووە نازان بۆچی وای لێ هاو باشە دوای پرسیاری منیش ئێستا ئەو دایک و باوکانی گویان لێمان گردو زۆر بە و چڕی بابەتەکەت باس کرد بۆ تەمەنی ڕواڵ و هەرزەکار بەڵام یەک پرسیار هەیە یعنی من ڕۆی دەم مەکەمە هەموو دایک و باوکێک یعنی با چەند ساتێک چاودا خەڵبیرێک لەمە کاتۆ بڵێ پەروەردەکردنی منداڵی تکاڵی منداڵ کە لە چاوی دایک و باوکە لە گەورەیش هەر منداڵی تەمەنی پەروەردەکردنی منداڵ لە دوای هەژدەوە دەوەستێت ئەم پرسیارە لە خۆت بکە و وەڵامەکەشی هەر لە تۆشە پرسم خاتووارە ئەین بۆ چەند ساتێک بیر کەرەوە بڵێ لە دوای هەژدەیت من نەبێت دەسەڵگرم لە پەروەردەکردی منداڵەکەم یان نا ئەبێ هەڵیگرین کاگاری ئیتر بڵێن سەربەخۆیی خۆی هەیە سەربەخۆی ئەقلانی هەیە سەربەخۆی جەستەیی هەیە سەربەخۆی فیزیکی هەیە هەموو ئەوانی کە تۆ باست کرد با من یەک شتان پێ بڵێم شەرت نییە هەمومان ئەم سەربەخۆیانەمان لە دەرونی خۆمان دروست کردبێ ئێمە بمانەوێت و نەمانەوێ کیشە گرفتی دەرونیمان هەیە ڕاستە ئەوەش ئەگەڕێتەوە بە جۆری پەروەردەکردن کە لە مناڵی لەگەڵمان هەڵسوکۆت کراوە وەکو عادەتێک وەکو خۆیاڵێ تەبیعەتی وایە تەبیعەت ئەوەیە کە من دروستی ئەەکەم بۆ مناڵەکەم من مناڵەکەم فێرەکەم لە کاتی تووڕەبوون دەنگ بەرزکاتەوە زۆر کاتە بیستین کەسێک لە کاتی تووڕەبوون ئەڵێ زۆر لە ئیرادی تووڕە ئابم دەنگ بەرزەکەمە بە زۆش پەشیمانە بمەوە ئەمە فێر بووە لە مناڵی سەری دایک و باوکی کردووە لە کاتی تووڕەبوون دەنگیان بەرز کردوێتەوە و چون ئەو فێربوونەکەی لە ڕێگای بینینە لاساییە کاتەوە ئەم عادەتەی هەڵگرتووە هەتاکو گێتە ناو ژیانی هاوسەرگیریەوە بۆ دوای 18 ساڵ باوەڕ وایە کە بەڵێ تربیەت تا کاتی 18 ساڵە پێوترێ مناڵ بە هەر جۆرێک پەروەردەیەکی بە هەمان شێوە لە تەمەنی گەورە ساڵیە بینیتەوە بەڵام ئێستا چونکە ئەم ئامێرە ئەلکترۆنیکی وای لە مناڵ کردووەکە گۆشەگیریەکی دروست کردووە زۆربەی مناڵانی ئێمێستا ناتوان بە باشی قسەکەن ینی دایرەی وشەکانیان زۆر کەمە هەڵسوکۆتی کۆمەڵایەتیان نەماوە
باشە ئەمەشتە سەرەتاییەکانە لەباری گەشەکردنی جستەیی بەردەوام دانیشتون ئەم دانیشتنە زۆرە ئەبێ بە هۆکاری قەڵەوبوونێکی زیاد لە ڕادا و ئەمە ئەبێ بە هۆکاری باڵغبوونی جستەیی باڵغبوونی جستەیی هات نیشانەوە نییە کە من گەشتم بە باڵغبوونی دەرونی باڵغبوونی منتەقی باڵغبوونی عاتیفی ئافرەتمان هەیە کە 40 ساڵیە 50 ساڵیە نەوەی هەیە هێشتا بۆ ئەوەی کە بتوانێت لە ناو ژیانی خۆی هەڵبژاردێکی هەبێ لەژێر نەزەری دایک و باوکێتی یان هەروەها لە ناو پیاوانی شەروایە یعنی سێری ئەوە بکەن کە ئەم پەروەردەیە تا چەند ئەتوانێت درێژەی پێ بدەی باشە بەس من لە کاتێکە ئەتوانم وەکو سروشتێک لە ناو مناڵەکەم داینم کە نەیکات بە عادەت نەیکات بە عادەت ئەو خۆ نەگرێت لە تەمەنی گەورە ساڵی تەرکی عادەت مەوجەبی مەرەزە یعنی من هەوڵی خۆم بم بەر لەوەی مناڵەکەم بگاتە تەمەنی 18 ساڵیا چەند ساڵ دوایەتر ئیتر مناڵ هەتا ئەگەر ژن بێرێزدەواجکانەوەی هەبێ بۆ دایک و باوکی خۆی هەر مناڵە بەس ئایا بەڕێی ئێوە عادەت تەرکردنی ئاسانە باشە خاتووارانۆک و دوایین پرسیاری منیش بۆ نمونە ئەگەر دایک و باوکێک هەز بۆ بکەن کە مناڵەکان لە تەمەنی هەرزەکاریە ڕەنگە زۆر کات ئەو بابەتانی کە دایک و باوکەکە پێیانەڵێت زۆر کات دایک و بەقسەی دایک و باوکەکە نەکەن گوێ نەگرن بڵێ مناڵەکەم لەم تەمەنە ئاستەکەم زۆر عیناز بۆ زۆر کە لە ڕەق بووە لەو کاتانەیە دایک و باوکە بێ ئەم بابەتە پشتگوێ خابڵێ خۆی کە ئەم تەمەنەی تێپەڕ کرد باشە بێت یاخود نەخێروا باشترە ڕاوێژێک لەگەڵ کەسێک بکا کە شارەزا بێت لەم نێوەندەیە خۆ ڕاستیەکەی ئەبێت دایک و باوک بل لەوەی مناڵی بگاتە تەمەنی هەرزەکاری بزانێت کە تایبەتمەندی ئەو تەمەنە چییە هەڵس و کەوتی مناڵان لەو تەمەنە چییە خب دیارە ئیتر مناڵان زۆر شەڕانیە بن لە ماڵەوە ڕاکەن حەزیان لە خوێندن نامێنێ پلانەکانیان و ئامانجەکانیان ئەگۆڕێت ئێستا دایک و باوکان ئەڵێن مناڵی ئێمە کاتێکە مناڵ بوو نوێژی ئەکرد ئێستا نایکات یعنی حتا ئەو ئادا بڕۆس و مەشکە بە خۆیان بە گرنگیان زانیوە بە خۆیان وازی لێ ئەهێنن گرنگ ئەوەیە کە من تێبگەم ئەم شتانە ئەم هەڵس و کەوتانە کاتیە چون مناڵی هەرزەکار لەسەر هەیەجانەوە خەریکە شتێک هەڵە بژێرێ هەڵس و کەوتێکەکە هیچ عەقڵ و منتیقێکی تیانە لەبەر تێکەڵبوونی ئەم باڵغبوونە جیاوازانەیە من ئەبێ چۆن هەڵس و کۆتکەم کە لەگەڵ مناڵەکەم قسەکەم ئەو قسانەی کە دایک و باوکانی ئێمە ئێستایکەن لەگەڵ تەمەنی هەرزەکار چون لە زمانی هەرزەکار نازانن چون تایبەتمەندیەکانی ئەم تەمەنە نازانن قسەهایکن کە ئایا قابل بە تەحملە ینی مناڵەکە و تەنها تەحملی ئەکا کە لە ملی کاتەوە بڕۆی یان قابل بە تەئەمولە قابل بە بیرکردنەوەیە ینی ئەمە زۆر گرینگە هەر کاتێک دایک و باوک توانای مناڵەکەی بناسێنێت دەست خاتە سەر ئەو توانامەندی مناڵەکەی نەک نقطە زافی مناڵەکەی بەراوردی نەکا لەگەڵ مناڵی کەسی ترە کە ئیزەتی نەفس و متمانەی بەخۆی بهێنێتە خوارەوە ئەتوانێت لەگەڵ مناڵەکەی هاوڕێتیەک دروستکات و پێما بکاتی بەنامەمان نەماوە دروستە یەک خولێکی ترمان ماوە بۆ یەک خولێکی تر ئەم بابەتی هەرزەکاریە ئێستامە سمینارەکانمان تا ڕادێک چڕ کردوێتەوە لەسەر ئەم بابەتە چون داواکاری زۆرە بەتایبەت مناڵانێک کە ئێستا زانکۆیان لەبەردەستا و ئەبێ بخوێنن کە شتێک هەڵبژێرن هەموو ئەمانە ڕێڕەسمی تایبەتی خۆی هەیە بەڵام بەداخەوە چون بابەتی پەروەردەیی بابەتێکە لە کەناڵەکان ئەتوانین بڵێن وەکو پێویست ئاماژەی پێ نادرێت من هەمان پلانم بۆ بابەتی پەروەردەیی هەبوو هە لەسەر داواکردنی کەناڵی کورساتی ئەزیز وەکو پرۆپۆزەڵێک حازرم کردیان بە کەناڵەکەتان چۆن ئەمە پێویستە بەرنامەی لەسەر بڕوە لیژنەکە زۆریشی بەدڵ بووها بەس هیچ جوابێکمان دەست نەکەوتووە ئەمە وەکو سەندێک ئێڵم کە ئەگەر دوا ڕۆژ ئەم بەرنامە پەروەردەیە چون من بەسەرم هاتووە کاگاری ئەم پرۆپۆزەڵایە بەشەنانی تر و کەسێکی تر تەقدیمیەکە هەندێک گۆڕانکاری عادەتی ئێمەش وایە ئەگەر پلانێک لە کەسێکە بینین هەمان پلان هەڵەگەم تۆزە ڕەنگەکەی بۆڕم بەسوەتێکە توانین بەرفراوانی کەین وانە گەشەی پێ بدەین هەرچەند بابەتەکە زۆر کورت بوو یعنی لەوانەیە هەندێکیمان هەر تەواو نەکردبێت تاوەریتر تەرتیبەکەی ئینشاءڵڵا لەسەری ڕاهێنەری گەشەبرانی ڕێگەی خاتوواران سپاس بۆ وتەکانت. ممنونە.